سلام علیکم. من محەممەد هیوا خوێندکاری کۆلێژی پزیشکی لە زانکۆی سلێمانی یەکێک بووم لە بەشداربوانی کۆرسی چالاکردنەوەی مێشک و بەهێزکردنی یادگا لە ئاوات ئەکادیمی و ئەلحەمدولیلا توانین تێکڕای 99.3 لە پۆلی 12 بەدەستبێنم. پێم باش بوو فیدباکی لەسەر کۆرسەکە بم. من کاتێکە بەشداری کۆرسی چالاکردنەوەی مێشک و بەهێزکردنی یادگام کرد وەرزی دووەمی پۆلی 12 بوو و تەنها مانگی یەکەمی کۆرسەکەم بەشداری کرد. مانگی دووەمی کۆرسەکە تەنها وانە تۆمارکراوەکانی مامۆستا ئاواتم بینی چونکە ئەکەوتە کاتی ئیزنەکەمان بۆ مراجعکردنەوە بۆ ئیمتیحانی وەزاری و کاتێککە بەشداریم کرد قەلەقێکی زۆرم هەبوولەوەی کە ئایا بەشداریکەم یاخود نەیکەم ئایا کۆرسە ئیسفادە بەم نەگەێنێت یاخود ئیسفادە بە من ناگەێنێت و لە کۆتاییە بڕیارما کە بەشداری بکەم. ئەلحەمدولیلا ئیسفادەیەکی زۆرم لێ کرد، هەم لە ڕووی دەرونیەوە هەم لە ڕووی تەندروستیەوە و هەم لە ڕووی خوێندنەکەمەوە و زۆر بەباشی توانیم ئەو وانانە زەبط بکەمەوە کە لەو ماوەیە دواکەوتە بووم. بە شێوازێک وەگەر پێش بەشداریکردنی کۆرسەکە بوایە ڕەنگە 3 بەرامبەر و 4 بەرامبەر کاتم پێویست وایە تاوەکو وانانە زەبط بکەمەوە کە دواکەوتە بووم. جا تۆش ئەگەر خوێندکاری زانکۆی خوێندکاری پۆلی 12 ئەتەوێت لە خوێندنەکە سەرکەوتوو بیت یان ئەتەوێت ببیتە حافظ قورئان یان ئەتەوێت فەرموودە لەبەر بکەیت، بەڕاستی ئەم کۆرسە ئیسفادەیەکی زۆری ئەبێ بۆ تۆ. ئینشاءالله یارمەتیدەرێکی زۆر باشت ئەبێت بۆی بگەی بە ئامانجەکەت. السلام علیکم.